دیمەنەکان گزارش لە ڕووداوێکی سەختی هاتوچۆ دەکەن کە لەسەر ڕێگای دەربەندی خانزەڕایان ڕوویدا و ژمارەیە قوربانی و برینداری لێکەوتوتەوە. لە ئەنجامی پێکدادانی دوو ئۆتۆمبیل لە جۆرەکانی مازدا و توێتە هایلۆکس سێ هاوڵاتی گیانیان دەدەستدا کە دوانیان برابوون. کاتژمێر 11:30 ئەمڕۆ ئاگادارکرایەوە بۆ بوونی ڕووداوێکی پێکدادان لەسەر ڕێگای سەرەکی دەربەنی خان سلێمانی بەردەم گوندی چنارە. کاتینە سەر ڕووداوەکە ڕوویداوە لە نێوان دوو ئۆتۆمبیل مازدایەک قەمەرەوە ئۆتۆمبیلێکی تر نیسانێکی توێتایەکی پیکابە. لە توێتا پیکابەکە چوار سەرنشین بریندارە کە ئێستا بەداخۆ پێیان ڕاگەیاندی نێکێکیان وەفاتی کردووە و لە مازداکەش دوو کەس وەفاتی کردووەکیان ماوە. بەڵام هۆکار زۆرە، خێرایی شۆفێر هەیە، ڕێگاوبان هۆکار زۆرە، بەڵام ئێستا بۆ ئەم ڕووداوە ئێمە تا ئێستا نەگەشتونەتە ئەنجام خەریکی سەرقاڵی هەڵگرتنەوەی کامێرەکانی بۆی بزانین هۆکارەکە چییە. دیمەنی شین و هاوخەمی کەسوکار و ناسراوانی دوو برا قوربانیەکەی ڕووداوەکەن کە دانیشتووی کۆمەڵگەی باریکی سەر بە ناحەی ئالبەتن. لە پاش نوێشکردن هاوشێوەی سەفەرەکەیان دووبراکە لە تەنیشێک ئەسپەردەکران و بەرەو ژیانی دواڕۆژ بەڕێکران. هەڵکەوت ئەنوەری کۆچکردو دوو کچوو بەهرۆزی براشی کچێکی لە پاش خۆیان بە بێنازی بەجێهێشت. وای هەڵمەت دوو کچی هەیە و بەهرۆزی برا بچکلێتی کچێکی هەیە. چۆن سیارەکان قاشپانگەی بچڕاوە لای میرە دێ سۆر لای قاشتی ئەمانی ژاتون بۆ دوای فیترا بۆ هوانە ئەو فیتران بردووە بە مازداکەی ئەوان سیارەکەی جێڵاو بۆ کاکەی لە عربەت گەڕاتەوە بەهرۆزی بردووە لە ماڵۆ لەڕێ تووشێ و حادیسە بوون لەگەڵ سیارێکی نازانڵێن عەرەبە هەرکویان تیاشوون بەداخەوە بۆم کارەساتە بەڕاستیم کارەسات دڵتەزیێنە بەجارێ خەڵکی گوندەکەمانی غەمبار کرد. بەڕاستی ئەو ڕێگایمێکم جار نییە کاوە کارەساتی نەشیا و نەخوازراوی لێ ئەخڵقێ پێویستە لایەنی پەیوەندیدار ئاگادار بکرێتەوە و ئەو ڕێگایە چارەسەری بۆ بکرێت و ئەمەش یەکەم جار نابێت و ئاخر جاریش نابێت لەبەرەوەی ئەو جادا ئەگەرچان نەکرێت کارەساتی زیۆر لەوە گەورەتریشە ڕوئدات. ئێمە بە ناوی خەڵکی گوندەکەمانەوە غەمبارین زۆر بەڕاستی کارەساتەکە زۆر گەورەیە و هیوادارم لەلایەنی پەیوەندیدار ئەوڕێ لەو ڕێگەوبانە بداتەوە چیتر جەرگی دایک و باوکی ئەم مناڵانەوەکو ئەوە چۆن دەرگی دایک و باوکی ئەم دوو مناڵە سووتا جەرگی دایک و باوکی مناڵی تریش نەسووتێ هیوادارم بەڕاستی ئابڕێکی لێ بدەنەوە. بەهۆی یەکسایدی ڕێگای دەربەندی خانزەڕایەن بەردەوام ڕووداوی دڵخەزێن دووبارە دەبێتەوە هاوشێوەی تەواوی سێکتەرەکانی دیکە حکومەتکەرتی ڕێگاوبان و هاتوچۆی پەراوێز خستووە ئاوڕی لێ ناداتەوە. وشیار محەممەد کەناڵی ئاسمانی پەیام دەربەندی خان